10 ساڵە لە هەرێم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام نەدراوە و هیچ باس و خواسێکشی لەسەر نییە. ڕێکخەری ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت نەکارابوونی ئەنجومەنی پارێزگاکان لێکەوتەی نەرێنی زۆرە و وای کردووە حکومەتە خۆجێیەکان بێ چاودێری بن. لە 2014ەوە کاڵبژاردن بۆ ئەم ئەنجومەنە نەکراوەیتر قفڵێکیان ناوە لەم پرسە و نەزعەیەکی شێر باوەڕی بەنەمانی ئەنجومەنی پارێزگا هەیە، ئەڵێ ئەنجومەنی پارێزگا زیاوە مادەم ئەنجومەنی شارەوانی هەیە. لێکەوتێ هەیە بۆی کە تۆ لە حکومەتە خۆجێیەکانە هیچ ڕقابەیەک نەماوە، هیچ ڕقابەیەک نەماوە و پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بە تەصریف ئەعمال مامەڵەکەن. بە بڕای شارەزایان ئەنجام نەدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پێشێلی زەقی یاسا بەرکارەکانی هەرێمە و قەوارەی هەرێمی بەرەو پاشەکشەی دیاری دیموکراسی بردووە. کە پارێزگا هەبوو پێمان وایە بێ ئەنجومەنی پارێزگاشە بێ کە ئەنجومەنی پارێزگا کە پرۆسی دیموکراسی هەبێ بێ ئەنجومەنی پارێزگاشە بێ ئەنجومەنی پارێزگا هەبووە بێ لامەرکزێتێکی کارژێڕی و ئیداریش بەردەوام بێ لە حکوومەتی خۆجێیەکانی پارێزگا و ئیدارە سەربەخۆکانە. بەداخەوە ئەم حکوومەت هەرێمی کوردستانە بەرامبەر بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان یعنی نازانم هەچەکەم چووەتە سووڕی متبوونەوە واتە سامت و بێدەنگە تا ئەم ساتە وەختە. چاودێران دەڵێن ئەنجام نەدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەرخەری ئەو ڕاستیەیە کە یەکێتی و پارتی بە مەبەست دەیانەوێت ڕۆڵی ئەنجومەنەکان نەیەڵن یاخود کەمی بکەنەوە و حکمی مەرکەزیات پەیڕۆ بکەن. پەیوەستە بە عەقڵیەتی دەسەڵات و عەقڵیەتی حکومڕانانەوە لە هەرێمی کوردستانە کە پێی وایە دابەشبوونی دەسەڵات و شۆڕبوونەوەی دەسەڵات ئەمە گرفتێکی زۆر گەورە بۆ ئەو عەقڵە دروست ئەکا لە کاتێکە دابەشبوونی دەسەڵات کە لە لامەرکەزیەتە خۆی ئەبینێتەوە و شۆڕ ئەبێتەوە بۆ ناو جونگە و پێکاتەکانی پەیکەری ئیداری ئەمە یارمەتیدەرە بۆ گەیاندنی خزمەتگوزاری بە شێوەیەکی ئاسان بۆ بەشداری پێکردنی خەڵک لە پرۆسەی بڕیارداندا. دواخستنی هەڵبژاردن مۆرک و ناسنامەی دیاری حکومڕانی کوردیە. بە جۆرێک لە 20 ساڵی ڕابردوو تەنها دوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام دراوە کە دوایینیان لە ساڵی 2014دا بوو لە کاتێکدا لە عێراق لە هەمان ماوەدا 4 هەڵبژاردن ئەنجام دراوە. هەرەوە ژوای کرد لە مانگی نۆی ساڵی ڕابردوودا دادگای فیدراڵی عێراق کاری ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم سڕ بکات بەوەی نادەسووری بوونی درێژکردنەوەی تەمەنیان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی. پێشینی ئەنجومەنی پارێزگاکان